بەرپرسەکەی درێژەکێشانی ئابلۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێت؟ بەڕاستی پێویستە هەموو حیزبولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەک منیە کەلبێز بن لەوەی ئەو بەغدا نتوانێت زیاتر قەدر لە هەرێمی کوردستان و خەرچی هەرێمی کوردستان بکات، چونکە بەڕاستی قەدرێکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستان نەکرێت. ئەو ئابلۆقە گەورەی ئەخستۆ سەر هەرێمی کوردستان زەخ لەسەر هەرێمی کوردستان دروست دەکە بۆی کورد زیاتر پەرتەوازە بێت، زیاتر نەتوانی لەسەر بەغدا مسەیتەر بێت. پێویستە هەموو حیزبولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەک دەنگ بن، یەک کەلبێز بن لەوەی بەغدا دەتوانێت زیاتر سەفەر بە هەرێمی کوردستان بە. من وەکو کوردێک دڵگرانم بۆ باردۆخی ئێستا کوردی تێدایە بۆمان دەرکەوت کە عێراق دۆستی ڕاستەقینەی کورد نییە و پشتی لێمان کرد. داواکارم هەمومان یەکگرتوو بین تاکو هیچ جارێکی تر ئەم قەیرانە بۆمان دووبارە نەبێتەوە بە کوردستانیش پشت بەخۆی ببەستێت. حکوومەتی عێراق بە هەموو شێوەیەک دژاتی میلەتی کوردی کردووە و بە درێژایی مێژوش ئەگەر مەتەماشای مێژوو بکەین دەبینین کە جاری یەکەم و دەیەم و سەدەم نیە بە درێژایی مێژووی حکوومەتی عێراق بە شێوازی جۆرە و دژاتی میلەتی کوردی کردووە و هەر لە تۆپ و تەیار و ئاسن لەوانەش نەوەستان ئێستاش بەتەمان کە بە شێوازێکی تر دژاتی میلەتی کورد بکەن کە ئەم شێوازەش ئابلۆقەدانی ئابووری وە خود بڵێن زەختکردنە سەر ئابووری هەرێمی کوردستانە، بەڵام حکوومەتی عێراق خەیاڵی خاوە کە میلەتی کورد بە درێژای مێژوو سوور بووە لەسەر داکۆکردن لە مافەکانی و هەروە هەر بە سوڕیش دەمێنێتەوە. پێم وایە بەهۆی ئەوەی کە کورد پابەند نەبووە لەگەڵ خۆی و یەک ڕێز نەبووە لەگەڵ خۆی، بۆیە بێ ئەمە یەک ڕێز بین جارە سەرەتا ئەجە بڕۆین بۆ ناو بەغدا، لەوە ئەوەی کە هەمانە بە کارتی فشارمان هەبێ بەرامبەر بە بەغدا بۆی بتوانین ئەو قەیرانە لەسەر خۆمان لابین.